ڕێز و سڵاو بێەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا بە بەرنامەی لێکدان و هەڵوێست لە خزمەتەوەی ئازیزم چەند بابەتێکمان ئامادەیە وەک هەمێشە بۆ ئێوەی ئازیزیە خوێنمەوە هیوادارم بابەتەکانیش جێگای ڕازامەندی ئێوە بێ. بابەتی یەکەمان بە ناونیشانی نەتەوەگەرایی ساویلکە. کەمال چۆمانی ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. نەتەوە بەوە پێش ناکەوێ خودشەیدایی نارسیزمی پێشبخات و شۆفێنیزمی هەندێک لە خوێنەوارەکانی تێر بکە، بەڵکو بەو پێش دەکەوێت ڕووبەڕووی ناشرینیەکانی خۆی ببێتەوە. نەبوونی عەداڵەتی ئابووری و کۆمەڵایەتێنێتەوە وێران و پارچە دەکات، نەک پۆشینی جلەی کوردی. پێشنەکەوتنی زانست و زانکۆ و پەروەردە و تەندروستیەوە دەکات نەتەوە کللتورەکەی پاشەکشە بکە و نەخۆش بکەوێت، نەک زیاتر تێکەڵبوونی لەگەڵ نەتەوە دراوسەکانی. نەبوونی دامەزراوەی دیموکراسی و پێشکەوتنی حکمی قانون و نەبوونی سەرکردایەتیەکە بڕوای بە دیموکراسی نەتەوە سازی نییە، کەوا دەکات نەتەوە بێهێز و لاواز بێ، نەگەوەی کورد دەبێت فاشیز بێت تا وەک نەتەوە بەهێز بێ. بەشێک لە جەماوەر گەمژێنراوە لە بری ئەوەی تەرکیزی لەسەر عەداڵەتی کۆمەڵایەتی و ئابووری بێ، لەبری ئەوەی تەرکیزی لەسەر ئەوە بێ دەبێ ئیشی هەبێ و خزمەتگوزاری باش و تەندروستی و پەروەردەی باشی هەبێ. وا تێگەێنراوە ئەگەر کورد بکەوێتە ناو کتێبی گینسەوە کورد بە دنیا دەناسرێ، خەڵک لە ژێر هێڵی هەژاری دەژێت. کەچی نەتەوە پەرستی کورد پێی وایە خەتای عەرەبە، هەژاری یان بێکاری هەیە، ڕێک وەک تونڕەوی ڕاستڕەوی ئەڵمانی. ئیشی سەرەکی میدیای حیزبی و سێبەر بۆتە گەوجاندنی جەماوەر لا دینگەرایی و نەتەوە پەرستی دینێکی نامیهرەبان و نەتەوە پەرستیەکی پڕخورافیاتیان پێشخستووەکە دین و نەتەوە پەرستیەکە ئەمڕۆ بوونەتە مەترسێکی هەرە گەورە لەسەر پێشکەوتنی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی. سیستەمی سیاسیش بەلایەوە گرنگ نییە منداڵانی ئۆتیزم شوێنی پەروەردەیان هەیە یان نە. بەلایەنەوە گرنگ نییە ئەم ساڵ چەند قوتابخانە و نەخۆشخانەی نوێ دروستکراون و منداڵانی کوردستان چەندە مەنهەجی خوێندنیان نوێکراوەتەوە و سیستەمی خوێندن لە ڕووی ژێرخان و سەرخانەوە پێشکەوتووە. سیستەم بەلایەوە گرنگ نییە. ئاخۆ تەندروستی منداڵان و هاوڵاتیان چۆنە؟ ئاوی خواردنەوە و خواردنەوەیان چەندە تەندروستە؟ خوێندکاران چەندە دەتوانن ئیشێک بدۆزنەوە کە خوێندن تەواو دەکەن؟ ئایا دەرفەتی یەکسان بۆ هەمووان هەیە یان نە؟ گرنگ نییە بەلایەنەوە ئاخۆ کچان و ژنانی کوردستان چەندە خاوەنی کارن و چەندە یان چەند هاوتای پیاون و یەکسانن لە بەرهەمێناندا. نە سیستەم و نە ئەو دینگەرا و نەتەوە پەرستانە بەلایەنەوە گرنگ نییە. بەلایەنەوە گرنگ نییە چەند خاڵی پشکنین لە نێوان سلێمانی و هەولێر هەن. هەروەها بەلاشیانەوە گرنگ نییە چ گەندەڵی و چەتەگەرای یەک لە ئابووری و دارایی کوردستاندا هەیە. هەر مناقەشەیەک لە کوردستان دروست بوو. ئەگەر لە پێناو پێشخستنی ژیان و گوزەرانی خەڵک نەبوو، ئەگەر لە پێناو پێشخستنی مەعریفە و زانست نەبوو، ئەگەر لە پێناوی تەندروستی و خوێندنی باش و یەکسان نەبوو، ئەگەر لە پێناو دامەزراندن و چەسپاندنی حکمی قانون نەبوو، ئەگەر لە پێناو دیموکراسی و ئازادی و فراوانکردنی فەزای گشتی نەبوو، ئەگەر لە پێناو جیاکردنەوەی دەسەڵاتەکان و بە نیشتیمانیکردنی میلیشەی حیزبی نەبوو، ئەگەر لە پێناو بەهێزکردنی دامەزراوە نیشتیمانیەکان نەبوو، بە گشتی ئەگەر لە خزمەتی حکومڕانیکی چاک و خەڵک نەبوو، ئەگەر لە پێناو باشکردنی ژیان و سروش نەبوو، بۆ گەمژاندنی خەڵک و لە بیرکردنی یان لە بیربردنی خەمەکانی خەڵک و کۆمەڵگایە. نەتەوەگەرایی ساویلکە خەریکی مەشغوڵکردنی خەڵکە بە هەندێک حکایەتی فۆلکلۆری کوردی تا لەڕێەوە نیشان بدرێت کە کورد لە نەتەوەکانی تر شارستانی ترە. خەریکیەوەن بمان ترسێنن بەوەی کە ئەگەر جلی کوردی لەبەر نەکەین کورد لەسەر زەوی دەسڕێتەوە. خەریکیەوەن وا پیشانودەن کە عەرەب هەولێر و سلێمانیان داگیر کردووە، بەڵام لایەن ئاساییە هەموو بزنسی سەرزەوی و بزنسی کوردستان بڵێن لەلایەن چەند کۆمپانیایەکەوە داگیر کرابێت کە پارەکەشی یا بۆ چەسەندنەوەی خەڵک بەکاردەهێنرێ یا دەنێدرێتە بانقەکانی دەرەوە. ئەگەر ڕاستە نەتەوەی کورتان خۆش دەوێت، شەڕ بکەن بۆ بەدیهێنانی خوێندن و تەندروستی باش، بۆ حکومڕانی دیموکراتی، بۆ پێشمەرگە و سوپە واسایشی نیشتیمانی، بۆ ئەوەی زانکۆکان پێشکەوتوو بن، بۆ ئەوەی خەڵک و ئاو هەوای پاک بخۆنەوە و هەڵی ببژن. سەوزایی هەبێ و گۆڕانی کەش و هەوا بە مەترسی بزانێت.
شەڕ بکەن بۆ ئەوەی گەنجانی کورد پێکار نەبن و چیتر وڵات بەجێ نەهێڵن شەڕ بکەن بۆ ئەوەی کچ و کوڕ و ژن و پیاوی کورد دەرفەتی یەکسانیان هەبێ و کەسیان نەچەسێننەوە وانەیەک لە مێژووی تۆپی پێدا کاتێک مۆندیالی 2026 زاینی هەمووانی سەرسام کرد دێرین جەمال لەم بابەتی ئامادە کردەوە بەم جۆرە دەست پێ دەکات مۆندیالی 2026 زاینی تەنها پاڵەوانیەتێکی یاسایی نەبوو بۆ کێبڕکەی جامی جیهانی بەڵکو وەرچەرخانێکی مێژوویی بوو کە سەلماندی تۆپی پێ هەمیشە پڕە لە سەرسوڕمان و هیچ شتێک لە ژێر سایی لا کێشەی سەوزدا پێشوەختە مسۆگەر نییە لە کاتێکدا تەواوی جیهان و چاوەڕوانیەکان بەو ئاڕاستەیەدا بوون کە هەڵبژاردی ئەرجەنتین نازناوە کە بپارێزێت و جارێکی تر بچێتەوە سەر تەختی پادشایەتی یاری کۆتایی سیناریۆیەکی تەواو جیاوازی نووسیەوە کاتێک فیکەی کۆتایی لەدرا ماتەمینی و شۆگڕووی لە هەندرانی تانگۆ کرد ئەرجەنتین نەیتوانی جامەکە بەرزکاتەوە و لە بەرامبەردا ماتادۆرەکانی ئیسپانیا بە شایستەی و بە پلانێکی تۆکمە توانیان نازناوەکە بۆ مەدرید و تەواوی ئیسپانیا ببنەوە بەڵام ئەوەی ئەم یاری کردە ڕووداوێکی مێژوویی و دەگمەن تەنها برنەوەی ئیسپانیا یان دۆڕانی ئەرجەنتین نەبوو بەڵکو ئەو پەیامە مرۆیی وەرزشیە قوڵە بوو کە لە دوای یاریەکە خوڵقا کاتێک خۆشەویستیانەکان سنووری نەتەوەکان دەبەزێنێت لە دیمەنێکی بێوێنەدا پشکی شێری هەندەرانی ئەرجەنتین سەرڕای خەمۆکی و تامی تاڵی دۆڕانەکە نەیانتوانی دڵخۆشی خۆیان بشارنەوە بۆ سەرکەوتنی ئیسپانیا هۆکاری ئەمەش پەیوەندی بە عیشقێکی قوڵترەوە هەبوو بوونی ئەستێرە و گەوهرەکانی یانەی بەرشلۆنە لە ریزەکانی هەڵبژاردی ئیسپانیادا تۆپی پێ لێرەدا دەم و چاوی ڕاستەقینەی خۆی نیشانی جیهاندا پێکەوە بەستنی سۆزی هاندەران لە نێوان نیشتیمان و یانە دڵخوازەکەیاندا وای کرد هاندەری ئەرجەنتینی لە کاتی شکستی هەڵبژاردەکەشیدا چەپڵە بۆ سەرکەوتنی نەیارەکەی لێبدات چونکە ئەو یاریزانانەی خەندەیان دەخستە سەردەوی لەوێدا بوون و نازناوەکەیان بەرز دەکردەوە یاریەک بۆ یار و نەیار جوانیە ڕاستەقینەکەی وەرزش یاری کۆتایی مۆندیالی 2026 زاینی بوو بە ئاهەنگێکی گەورە کە تێیدا هیچ دۆڕاوێکی ڕاستەقینەبوونی نەبوو بۆ هەموو هەڵبژاردەکان چ ئەوانەی سەرکەوتن و چ ئەوانش کە بەجێیان هێشت ئەم مۆندیالە وانەیەکی فێرکردن سەلماندی گیانی وەرزشی لێک تێگەیشتن و ڕێزگرتن لە نێوان هەندەران و یاریزاناندا لە سەروی هەموو ڕکابەرێکی توندەوە بوو پەیامی یەکێتی وەرزشی توانی زمان ڕەگەز و سنوورە جوگرافیەکان کاڵ بکاتەوە و جیهان لە دەوری یەک تۆپ بڵێن کۆبکاتەوە ئاهەنگی بە کۆمەڵ برنەوەی ئیسپانیا تەنها هی ئەوان نەبوو بەڵکو بوو بە جەژنێک بۆ هەموو عاشقانی تۆپی پێی جوان و مۆدێرن لە کۆتاییدا پەیامی ڕاستەقینەی وەرزش و تۆپی پێ هەر ئەمەیە بردنەوەی کاتیە و نازناوەکان دەچنە ناو مۆزەخانەوە بەڵام ئەوەی دەمێنێتەوە ئەو جوانی و ڕێز و سۆزەی مرۆییەیە کە مرۆڤەکان پێکەوە گرێ دەدات مۆندیالی 2026 بە جیهانی وت لە ورزشدا دەکرێت بدۆڕیت بەڵام هەرگیز ناکەویت ئەگەر بزانیت چۆن ڕێز لە جوانیەکانی یاریەکە بگریت بەڵێ بینەران لێرەدا بابەتێکی دیکەمان ئامادەیە بە ناونیشانی کاریگەری چیرۆک لەسەر منداڵانی بازنەی یەکەم جوان محەممەدم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکرد چیرۆک یەکێکە لە ژانەرە گرنگەکان و کاریگەریەکانی ئەدەبی منداڵان کە کاریگەری زۆر دەکاتە سەر منداڵان ئەوەی من بە پێویستی دەزانم و لام گرنگە چیرۆک بۆ تەمەنی نێوان 5 بۆ 9 ساڵ کە قۆناغی باخچەی ساوایان و تا پۆلیسێمی بنەڕەتیە کە بازنەی یەکەمی قۆناغی بنەڕەتیش دەگرێتەوە یەکێک لە هەستیارترین قۆناغەکانی گەشەی مرۆڤە لەم تەمەنەدا مێشکی منداڵ وەکو ئیسفنج جوانە هەموو شتێک هەڵدەمژێت لێرەدا چیرۆک تەنها ئەمڕازێکی کات بەسەر بردن نییە بۆ منداڵان بەڵکو پردێکی جادوویە کە جیهانی ناو و دەرەوەی منداڵان پێکەوە گرێ دەدات و دەبەستێتەوە بۆیە دەتوانین بڵێن سوودەکانی چیرۆک بۆ منداڵان زۆرن لێرەدا ئاماژە بە چەند خاڵێکی گرنگ لە سوودەکانی چیرۆک دەکەم کە بە خاڵ دیاریم کردوون یەکەمیان گەشە پێدانی زمان و دەوڵەمەندبوونی فەرهەنگی وشەی لای منداڵ لەم قۆناغەدا کە قۆناغی بیستن و ناسینەوەی پیت و وشەکانە منداڵ دەچێتە قۆناغی خوێندنەوە و تێگەیشتن لە وشەکان کە لە ڕێگەی ئاشنابوون بە چیرۆک فێری هەندێک وشەی نوێ دەبن
کە ڕەنگە لە ژیانی ڕۆژانەدا نەیانویستی بێت. ئەمەش هۆکارە بۆ ڕەوانبێژی لە قسەکردندا. بێگومان ئەو منداڵانەی زۆر چیرۆکیان بۆ دەخوێندرێتەوە لە پۆلەکانی یەکەم و دووەمدا خێراتر فێری دەربڕینی ڕستەی ڕێک و ڕەوان دەبن. خاڵی دووەم گەشەی سۆزداری. کاتێک منداڵ گوێ لە میهرەبانی، باشی و ئافرین، خۆشویستن، هاوکاری و ئەو چەمکانە دەکات، دەبێت لە پاڵەوانی چیرۆکەکاندا مرۆڤ بن یان ئاژەڵەکان خۆی دەخاتە شوێنی ئەوان و ئەو وتانە دەبنە ڕەفتار لە داهاتوویدا. خاڵی سێم فراوانبوونی خەیاڵ داهێنان. چیرۆکە فەنتازیەکان یارمەتی مێشکی منداڵ دەدەن وێنای نوێ دروست بکات. ئەم خەیاڵە فراوانە و ئەم خەیاڵەی فراوان دەبێت بنەمایەکە بۆ ئەوەی منداڵ لەوانەی کوردی داڕشتن و هونەرە و هۆنداوەدا کارامە و داهێنەر بێت. بەهێزکردنی توانای سەرنجدان و بیرکردنەوەی لۆژیکی. خاڵی چوارەم یەکێک لە کێشە گەورەکانی منداڵانی ئەم سەردەمە بەهۆی ئامێرە ئەلکترۆنیەکانەوەیە، کەمی ماوە و کاتی سەرنجدان. کاتێک منداڵ گوێ لە چیرۆک دەگرێت کە سەرەتا ناوەڕاست و کۆتایی هەیە، مێشکی ڕادێت لەسەر بەدوایەکچوونی لۆژیکی ڕووداوەکان، واتە وەکو ڕاهێنانی مێشک وایە بۆ منداڵە. خاڵی پێنجەم چارەسەرکردنی کێشەکان. کاتێک پاڵەوانی ناو چیرۆکەکە ڕوبەڕووی کێشەیەک دەبێتەوە، منداڵەکە بە دەست پێشخەری خۆی بیر لە چارەسەر دەکاتەوە. پێشەوەی کۆتایی چیرۆکەکە ببیستێت، واتە بیرکردنەوەی بۆ ڕووداوەکان ئاڕاستە دەبێت و چارەسەر بۆ گرفتەکان دەدۆزێتەوە. زۆر جار خواست بە شتێک دەخوازێت کە بەو جۆرە بێت. خاڵی شەشەم دروستکردنی پردی متمانە و خۆشەویستی لەگەڵ خێزاندا. کاتی چیرۆک خوێندنەوەی دایک و باوک بۆ منداڵ لە پێشخەوتن گەورەترین هەستی دڵنیایی و ئارامی دەرونی بە منداڵ دەبەخشێت. خاڵی حوتەم لە قوتابخانەدا کاتێک مامۆستا لە پۆل یان لە قوتابخانە بورن یان لە کتێبخانە چیرۆک بۆ قوتابیەکانی دەخوێنێتەوە. لەم قۆناغەدا جۆرێک لە یەگرتووی ئەرێنی لە نێوانیان دروست دەبێت کە هانی منداڵان دەدات بۆ گفتوگۆی بە کۆمەڵ و ڕاگۆڕینەوە. لە کۆتاییدا دەمێ بڵێم چیرۆک بۆ منداڵانی بازنەی یەکەم تەنها کات بەسەربردن نییە. ئەگەر بمانەوێت لە داهاتووینەوەیەک بێتە کایی ژیان کە حەزی بە خوێندنەوە بێت و دەروونێکی جێگیر و کەسایەتێکی هاوسەنگی هەبێت و توانای داهێنانی هەبێت، دەبێت پەرتوک و چیرۆک بکەینە بەشێکی سەرەکی لە ژیانی ڕۆژانەی تەمەنی ساوایەتی و پاشان سەرەتای چوونە ناو هۆڵەکانی خوێندن بەتایبەت لە بازنەی یەکەمدا. دەوڵەتی کۆمپانیا ئەحمەد فاتح محەممەد ئەم بابەتی ئامادە کردووە بەم جۆرە دەست پێ دەکات. لە جیهانی ئاوچەرخدا سنوورەکانی نێوان دەوڵەت و کۆمپانیاکان ڕۆژ بە ڕۆژ کاڵتر دەبنەوە. ئێمە لە سەردەمێکدا دەژین کە تیایدا دەسەڵاتی سیاسی چیتر لە ناو هۆڵەکانی پەرلەمان یان لە ڕێگای دەنگدانی دیموکراتیکەوە بڕیار لەسەر چارەنووسی گشتی نادات. هەڵکو لە کۆبوونەوە داخراوەکانی دەستەی بەڕێوبەری کۆمپانیا زەبەلاحەکاندا نەخشەی بۆ دادەڕشێت. کاتێک یاسا و سیاست لە بری ئەوەی ببنە قەڵغان بۆ بەرژەوەندی گشتی، دەبنە ئەمڕازێکی شەرعێتیدان بۆ دەستکەوتە پیشەسازیەکان. ئەوە ئێمە ڕوبەڕووی جۆرێکی نوێ لە دەوڵەتبوون دەبینەوە کە دەکرێت ناوی بنین دەوڵەتی کۆمپانیایی. لە ڕوانگەی ئەم سیستەمەدا یاسا چیتر نابێتە سۆراخکردنی دادپەروەری یان ڕێکخستنی پەیوەندی مرۆییەکان. یاسا لەم دەوڵەتەدا وەک پرۆتۆکۆڵێک کار دەکات. ئامانج لەی نەک تەنها ڕێکخستن بەڵکو گەرنتیگرتنی ئارامی بازاڕە. یاسا دانەرانی ئەم سەردەمە لە بری ئەوەی خەمی خزمەتگوزاری گشتی و مافە بنەڕەتەکانی هاوڵاتیانیان هەبێت، خەریکی داڕشتنیە و جۆرە ڕێسایەنن کە ڕێگری لە هەر جۆرە لەمپەرێک دەکات لە بەردەم فراوانبوونی بەرژەوەندیە پیشەسازیەکانیان. ئەوان شارەزایانی پرۆتۆکۆڵن، کەسانێکن کە بە زمانێکی تەکنیکی و بێڕۆح دەدوێن، وای نیشان دەدەن کە بڕیارەکانیان لەسەر بنەمای زانستی و لۆژیکی ئابوووریە. لە کاتێکدا ئەوەی ئەنجامی دەدەن تەنها پاراستنی پێگە و قازانجی کەمینەیەکی خاوەن سەرمایە. لە سیستەمی سیاسی ئەمڕۆدا سیاسەت واتە بەڕێوەبردنی کێشەکان نەک چارەسەرکردنیان. کاتێک کۆمپانیایە کارگە یان پرۆژێکی گەورە لە ناوچەیەکدا دەمەزرێنێت کە زیانی ژینگەی یان کۆمەڵایەتی هەیە، سیستەمی دەستبەجێ لیشنەی شارەزایان پێک دەهێنێت. ئەم شارەزایانە کە زۆر جار بە پارەی هەمان کۆمپانیەکان یان لە ڕێگەی لۆبیە پیشەسازیەکان و ئاراستە کراون بە بەکارهێنانی راپۆرتی ئاماری و زمانی ئاڵۆزی تەکنیکی ڕاستی تاڵەکە دەشارنەوە.
ئەوان بە پێشکەشکردنی ژمارە و پیلان و هەموو ناڕزایەتێکی ئەخلاقی بە نازانستی و تێنەگەیشتن لە ئابووری لە قاڵب دەدەن. ئەمەیە ئەو میکانیزمەی کە ڕێگە دەدات یاسا و سیاسەت ببنە پاشکۆی پیشەسازی. ئەوان وا دەکەن کە دادپەروەری لە ئاستی ئەخلاقی مرۆیی بگۆڕێت بۆ ڕێکاری تەکنیکی. لە سایی ئەم پەیوەندیە تێکەڵەدا دەوڵەت دەبێتە دابینکەری ژێرخانی ئابووری بۆ کۆمپانیاکان. ئەگەر پیشەسازیەکان پێویستیان بە دەستێکی کاری هەرزان، گۆڕینی یاسای ژینگەیی یان تەنانەت بەکارهێنانی هێزی ئەمنی دەوڵەت بۆ سەرکوتکردنی ناڕزایەتیان هەبێت، سیستەمەکە بە خێرایی ڕێکارە یاسایە پێویستەکان جێبەجێ دەکات. لێرەدا دەوڵەت چیتر نوێنەری نەتەوە نییە، بەڵکو نوێنەری ئەو بەها ئابووریەیە کە کۆمپانیەکان دروستی دەکەن. یاساکان چیتر بۆ ئەوە نین کە بەرگری لە بێدەسەڵاتان بکەن، بەڵکو بۆ ئەوەن کە بازار لە ئاست هەر جۆرە گۆڕانکاریکی بنەڕەتی بپارێزن. ئەو دیاردەیە کە ئەمڕۆ دەیبینن تەنها گەندەڵێکی تاکە کەسی نییە، بەڵکو کێشەیەکی پێکهاتەیە. ئێمە لە سیستەمێکدا دەژین کە شارەزایی بووتە ئەمڕازێک بۆ بێدەنگکردنی هزر. کاتێک کەسێک پرسیارێکی ڕخنەیی لەسەر کاریگەریەکانی پیشەسازیەک دەکات، وەڵامەکە هەمیشە پشتبەستنە بە پسپۆڕەکان. بەڵام کێ ئەم پسپۆڕانە دیاری دەکات؟ کێ پارەی تێژینەوەکانیان دەدات؟ وەڵامەکە ڕوونە، ئەوانەی کە یاسا و سیاسەتیان بەدەستەوەیە بۆ ئەوەی بەردەوامی بە بەرژەوەندیە پیشەسازیەکانیان بدەن. لە کۆتاییدا ئەم دۆخە دەبێتە هۆی لاوەزبوونی کایی گشتی. کاتێک خەڵک دەبینن سیاسەت لەژێر کۆنتترۆڵی بازرگانیدایە، متمانە بە دەستگاکان و بەو دەستگایانیان نامێنێت. بەڵام ئەم بێ متمانەیەش خۆی دەبێتە بەشێک لە پلانی سیستەمەکە، چونکە کاتێک هاوڵاتی بێئومێد دەبێت بێدەنگ دەبێت و کاتێک بێدەنگیش بوو ئەوەی دیگۆڕانکاری مەحاڵ دەبێت. یاسا دەبێت بگەڕێتەوە بۆ ئەو بنەماسەرەکەی کە لە خزمەتی ژیانی مرۆیی و دادپەروەری کۆمەڵایەتیدایە، نەکوەکو پاشکۆ و پاسەوانی بەرژەوەندیە پیشەسازیەکان بمێنێتەوە. ئەگەر بە ماڕەسەیەدا بەردەوام بین، ئەوە تەنها شوێن بۆ بەڕێوەبردن دەمێنێتەوە، نەک بۆ ژیانی سیاسی و بیرکردنەوەی ئازاد. بەڵێ بینەران و گەگرانی خۆشەویست، بەم جۆرە هاتینا کۆتایی بەرنامی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆژ هیوادار بابەتەکان جێگای ڕەزامەندی ئێوە بوو بێت و سوودێکی بە ئێوە بەخشی بێت. سپاس کە تاوەکو کۆتاییان بەرنامەی لەگەڵمانە بوون. تاوەکو بەرنامەیەکی تر کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتن.